کورسی کۆتاکان بۆمبە چێنراوەکەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. هەرێم دوو هێندەی هەموو عێراق کورسی کۆتایی هەیە. دوای نزیکەی 11 مانگ لە دانووسان و کۆبوونەوەکان لەسەر پرسی هەمواری یاسای هەڵبژاردن و چارەسەری کورسی کۆتاکان لە نێوان پارتی و یەکێتی ویلایەتە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا دوجار سکاڵاکە برایە دادگای فیدراڵی عێراق و هیچ بەرەو پێشچوونێک لە دەرەنجامی کۆبوونەوەکانەوە نەهاتە دی. بڕیارە 3 کانونی یەکەمیان ساڵ دادگای فیدراڵی ئەنجامی کۆتایی لەبارەی سکاڵاکەی یەکێتی لەسەر پرسی کورسی کۆتاکان لە هەرێمی کوردستان ڕابگەێنێت. ئەگەر دادگا سکاڵاکەی یەکێتی پەسەند بکات، ئەوە هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمان کە بڕیارە لە 25 شوباتی ساڵی داهاتوو ئەنجام بدرێت بەپێی یاسای ئەنجومەنی نیشتمانی ساڵی 1992 بەڕێوە دەچێت کە لەلایەن بەرەی کوردستانیەوە دەرکراوە. ئەمەش بەواتای ئەوە دێت کورسیەکانی پەرلەمانی کوردستان لە 111 کورسیەوە کەم دەبێتەوە بۆ 105 کورسی و تورکمان 5 کورسی کۆتای خۆی لەدەست دەدات. لە شوباتی ساڵی 2009 یاسای هەڵبژاردنی هەرێمی کوردستان هەموار کرایەوە. هەموارکردنەکە بە مەبەستی لە خۆگرتنی تەواوی پێکهاتەکان بوو. لە هەموارەکەدا 5 کورسی دیکە بۆ پێکهاتەی کریستیان و تورکمانەکان زیاد کران. واتە لە 6 کورسیەوە ژمارەی کورسی کۆتاکان کرا بە 11 کورسی. لە ئێستادا بەشێک لە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان نیگەرانن لەو ڕێژەیە و پێیان وایە ئەم ژمارە کورسیانە لەگەڵ ڕێژەی دانیشتوانیان یەکسان نییە. بۆیە لە هەڵبژاردنی پێشودا دەرکەوت پەرلەمانتار هەبووە بە چەند سەد دەنگێک بووە بە پەرلەمانتار. لە کاتێکدا ژمارەی پێویست بۆ کورسی پەرلەمان لە نێوان 18 بۆ 19 هزار دەنگدا بوو. چاودێرانی سیاسیش دەڵێن نوێنەرانی پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکهاتەکان ناکەن و بۆ بەرژەوەندی لایەنێک لە پەرلەمان یەکلایی بوونەتەوە. لەلایەکی دیکەوە ڕەخنەیەکی زۆر لە هەمواری یاسای هەڵبژاردنی ساڵی 2009 دەگیرێت بەوەی مافی هەریەک لە پێکهاتە ڕەسەنەکانی وەک ئێزیدی و کاکەی و شەبەکی تێدا نییە و هیچ کورسێک بۆ ئەو پێکهاتە ڕەسەنانەی کوردستان دانەنراوە. لە ئێستادا جیاوازی کورسی کۆتاکان لە نێوان عێراق و هەرێمی کوردستان نزیکەی 2 هێندە و نیوە لە کاتێکدا پرسی کۆتاکان لە دەستوردا و بەپێی یاسا چارەسەر کراوە لە عێراقدا. لە هەرێم لە کۆی 111 کورسی پەرلەمانی 11 کورسیان بۆ پێکهاتەکان دیاری کراوە کە دەکاتە ڕێژەی لە 110 هەموو کورسیەکانی پارلەمان کە ئەمەش بێگومان ڕێژەیەکی زۆرە و نزیکەی 2 هێندە و نیوی هەموو عێراقا. لە کاتێکدا لە کۆی 329 کورسی پارلەمانی لە عێراق 9 کورسی بۆ پێکهاتەکان دیاری کراوە بە ڕێژەی لە 104 کۆی کورسیەکانی پارلەمان کە بەپێی یاسا کورسی پێکهاتەکان لە نێوان 1 بۆ 2 کورسی پارلەمانیدا دەبێت بە گوێرەی ژمارەی دانیشتوانیان. لە ئێستادا لایەنە سیاسیە کوردیەکان سەرباری پاراستنی مافی هەموو پێکهاتەکان بە بێجیاوازی داوا دەکەن لانیکەم هەمواری یاسای پەیوەست بە کورسی کۆتاکان بکرێتەوە. بە جۆرێک مافی هەموو پێکهاتەکان بە گوێرەی ڕێژەی دانیشتوانیان دیاری بکرێت و بتوانن نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکهاتەکانیان بکەن لە پەرلەماندا بێ ئەوەی بکەونە بەرێک و بۆ ئەجێندای لایەنێکی دیاریکراو بەکار پێنرێت.